دەستگای یاسایی شێرێمی کوردستان سێ کەسیان بە تۆمەتی بردننی 685 سکەی مێژوویی دەستگیر کردووە. نەچمە لای عەقید کارزان شێرکۆ وتەبێژی دەستگای یاسایی شێرێمی کوردستان کارزان سڵاو لێبێت. ئەم سکانە لەکوێ دۆزراوەتەوە، مێژووکەشیان بۆ کێ گەڕێتەوە؟ لە ڕاستیدا ئەم بابەتە باڕاستی کەینەوە، دۆزینەوە نییە. لە کاتی فرۆشتن کڕین و ئەنجامدانی مامەڵی کڕین و فرۆشتندا دەستی بەسەردا گیراوە لەلایەن بەڕێوەتی ئاسایشی پارێزگای سلێمانیەوە. خۆشبەختانە پێشتر زانیاری وردیان لە بەردەستا بووە و پێشتر ئەم بابەتە هە لە ناوچەی شارەزورە دۆزراوەتەوە. هەر ئەو کەسانە ویستیانە مامەڵی پێوە بکەن و بیفرۆشن بەم کەسە بە نیازی ئەوەی کە بتوانن بگەنە ئەوەی کە ئەم بابەتە بنێرە دەڕێی وڵات کە بەداخەوە ئەم بابەتە ئەم سکانە بە پارە مەزەندە ناکرێت. بەڵام ئیتر هەندێک خەڵکی چاوچنەوە هەن کە سەروەت و سامانی هەرێمی کوردستان بە فیرۆ دەدەن و دایانەوێ بینێرە دەڕێی وڵات. بەکارەکانی دەستگای یاساییش بەرامبەر ئەو کەسانە چییە کە بە دوای شوێنەوە راگەڕێن و ئەیانە بیپەروێنە دەرەوە؟ یەکێک لە ئەرکەکانی دەستگای یاساییی هەرێمی کوردستان کە پێی دامەزراوە لە ڕاستیدا پاراستنی کەلەپور و ئاساری هەرێمی کوردستانە. بەڕاستی بابەتی شوێنەوار بابەتێکە بە کۆمەڵێک مەرج و ڕێنمایی خۆی دەچێتە ڕێوە. تەنانەت ئەگەر ئەرزێک هیچ گومانێکی ئەوەی لێ نەکرێت کە ئەم بابەتە بابەتی شوێنەواری لەسرە بۆ پرۆژەیەک یان بۆ بابەتێک لەو بابەتان بەکاربێنرێت ئەبێ بۆ ئەم فقط و ڕەزامەندی بەڕێوەبەری شوێنەواری سلێمانی لەسەر وەرگیرە و شوێنانی تیش بە هەمان شێوە، چکەمە ڕێنماییەکی یەکانگیرە لە هەموو هەرێمی کوردستاندا. بۆیە ئەم بابەتە بابەتێکە زۆر ئێمە لەسەری موکوڕین کە ناکرێت بە هیچ شێوە لە شێوەکان دەست ببرێت بۆ سەرۆت و سامانی هەرێمی کوردستان. کارزانمە لە چ ناوچەی کوردستان بۆ ئەو کەسانەشی کەم کاریان کردو پێشینیان هەبوو؟ لە ناوچەی شارەزور دۆزراوەتەوە نەخێر پێشینیان نەبووە. ئیشیان چی بووە؟ وەکو باسمان کرد ئەمە لە کاتی دۆزینەوەیە شوان بن و دۆزیویانەتەوە ئەو دوو کەسە. لەم ساڵە هیچ ئامارێک لەبەردەستە کە چەند کەس دەسەر بابەتی بە قاچاغبردن دەستگیر کرابێ؟ ئامارەکەمان پێشتر باس کرد چەند سکای دەستی بەسەراگیراوە، بەڵام براری کۆتایی وەرنەگرتووە بۆیە نەمانتوانیوە بە تەواوەتی یاخۆت ناکرێت ئێستا باس بکرێت چەند کەسن ئەوە گەڕێتەوە بۆ براری دادوەر و پلەی کۆتایی وەرگرت ئەو کاتە ئەکرێت بچینە تەفاسیلی و بابەتەوە. سپاس بۆ عەقید کارزان شێرکۆ و تێبێژی دەستگای یاسایی شێرێمی کوردستان. بەڵێ ویژۆبیستی بوونەما تایبەتە بە دەستگیرکردنی ئەو کەسانی کە ویستیانە 685 سکەی مێژووی بەرنە دەرەوە لە هەرێمی کوردستانەوە و تاوەکو بە شێوەیەکی قاچاغ بیفرۆشن.